عزیزان و خۆشەویستان، عەبدوڵڵای بن عومەر بن عاس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، سەحابەی نازداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لە کاتی فیتنەدا لە زەمانی فیتنەدا پرسیارێکیان کردووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان پێغەمبەری خوا شی کردەتەوە لە کاتی فیتنەدا ئومەتەکەی چی بکا باشە فەرموویەتی کەیفە بیکم وبزەمان یوشک أن يأتي يغربل الناس فيه غربلة فرمويتي بغمبري خوا صلى الله عليه وسلم شيدك لزمانك لا جيانك أو كاتي وايليدي خواجيان خلقي ددال بيجن خلقي هموي ددال بيجن واتاشي دبي يذهب الصالحون وايليدي شاكا كان درون ئەوانەی چاکن لەسەر دنیا نامێنن یەواش یەواش دەڕۆن دەمرن و دەگەڕێنەوە بەلای خوا خەڵکی خوای پەروەردگار دەیدا لە بێژن ئەمجا فەرمێت وتەبقا حوزالة من الناس ئەوانەی کە دەمێننەوە خوا پەنامان بدا خراپەی خەڵکیە لەسەر زەویدا هەتا ڕۆژی مەحشەر کە دەگەڕێتەوە و دەمێننەوە واتە چاکەکاران دەڕۆنەوە و دەمرن یان نامێنن یان کەم دەبنەوە و خراپەکارانی زۆر دەبن یان خراپەکار زۆر دەبێتەوە و ئەمجا فەرمێت پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم حوزالة کە لە حەدیثەکە هاتووە لا خەیڕ فیه یعنی ئەوانەی کە دەمێننەوە خەیریان تیا نامێنێ خەیریان تیا نییە بۆ بەشەریەت خەیریان تیا نییە بۆ دەوروبەر کە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام قەد مەڕەجەت عوهودهم وەئەماناتهم ئەو کەسانەیشی کەوا وەعدەدەن و ئەمانەتش لایەنە نە وەعدەکانیان دەبەنە سەر بۆ خەڵکی وەنە ئەمانەتەکانیشان لە جێگای خۆی دانن ئەو کات و ساتەی کە دەستیان دەگاتە شت وشتیان لە بەدەستایە ئەموری خەڵکی لەو ئومورە خیانەت دەکەن و لەو ئومورە ئەمانەتەکان لە جێگای خۆیدا نانن عەهدەکانیان داوەتە خەڵک ئەو عەهدانە نابەنە سەر ڕاستی لەگەڵا ناکەن ئەمجا فەرمێ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم وكانوا اختلفوا يعني حديث لە ڕیوایەتێکی تردا اختلفوا ئەمانە هەتا ئەوەی کە گەینە ئەو شوێنە هەموویان جیاواز بوون هەموویان سێرەکەی هەرێکی بەلایەکا دەیبا هەرێکی بەڕێگایەک و بە شوێنێکا دەیبا بەڵام پێغەمبەری خوا فەکانوا هاکەذا وهاکەذا فەرمووی بەلە ئەوەی بگەنە ئەو شوێنانە هەموویان ئاوا بوون پێغەمبەری نازدار فەرمووی دەستی مبارەکی خستە ناو یەک واتە ئاوا بوون هیچ جیاوازیان نەبوو بەڵام کاتی ئوموری خەڵکیان کەوتە دەست لەبەر مەساڵیحی خۆیان ڕێگای جودایان هەڵبژار هەر کەسێ بۆ خۆی هەڵبژار وەی مەسلەحەتی خۆی پێشی هەموو مەسالیحەکانی تر پڕ کردەوە ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی قالوا ئەسحاب یاوەران بە دەوری دانیشتبوون ئەم فەرمایشتە جوانەی فەرموو ئەوانیش فەرموویان قالوا كيف بنا يا رسول الله صلى الله عليه وسلم إذا كان ذلك الزمان أجر أم زمانها أي بيغمبر إخوة إيمة شبكي لم كاتو سادة شبكي مسلمان عزيزة كان أما بو إيمة أو زماني كبيغمبر إخوة باسيك أمره أو زماني كبيغمبر نازدار لسنبولي وحي خويوة لا أويك پروردگار پی أود وە ئەیزانی پاشی خۆی شوڕوەدا و پێشی خۆیشی چی ڕووی داوە ئەیگێڕاوە بۆ ئومەتەکەی ئەم حەدیسەی کە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم چەندێ پێش ئێستایە بەڵام ببینینە زەمانی ئەمڕۆدا و ئەڕواتی شێوا زیاتر فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوی خۆمان دەبینین بۆیە فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئەگەر زەمانێ وەها